ئەگەر لەسەر ئەم ئوسوڵە متفق نابین ئەم بنەما سەرەکیە چۆن نەتوانین لەسەر پۆل برێمەر متفق بین. پۆل برێمەر حاکمی محتل حاکمی احتیلالی ئەمریکی هاتووە بۆ بە حاکمی ئەو حەدی عێراق. طارق هاشمی چووە بۆ لای ئەڵێ بم کە بە ڕێزەرەکانی جێش ئەهلی فەلوجە و ڕۆمادی و شوێنەکانی ترش ئەهلی سونەت هەمووی مواجهەیەکەن و بە ئاربیجی و شەڕەوە الحاصل جیهادێکی گەورانی ئەعلان کردو بەرامبەر. چۆن ئەشە ئەم دوانە پێیان بۆترە ئەهلی سونەت و جەماعەتن و بنەماکانیان مشتەرەک ناکرێ ئاوا جۆ نەکرێ. چۆنە بێ من بڵم مەشروعی تۆ بڵێ مەشروعی ئازادکردنی عێراق منیش بە هەموو مەقایسەکان سەیرەکەم و احتیلالێکی سەلیبی حاقیدی ئیستعماری هاتووە وڵاتەکەی داگیر کردو ئیسلامی خستۆتە کەنار و مسلمانی زەلیل کردووە مزگەوتی ڕووخانەوە سەلیبی لەسەر قورئان دروست کردووە اقتصادی بردووە خەڵکی ڕسوا کردووە خەڵکی زیندان کردووە هەرچی ناوی ئیسلامەتی هەیە خستێتە کەنار. چۆن ئەبەمە بڵم تا ڕزگارکردنی عێراق ئێمە هەردووکشمان ئەهلی مزگەوتین هەردووکشمان ئەهلی فکری سیاسین يعني چۆنە بێ ئێمە لەسەر ئەمە ناتوانین متفق بین ئەمە محتل یا محتل نییە کافرەیە کافر نییە داگیرکارە داگیرکار نییە ئەی چۆنە بێ ئەی بۆ ئومەتی مسلمان لەسەر تەتەر و مەغۆل ئیتیفاقیان کردبوو ئەی بۆ ئەوانەی کە تابعی ابن تەیمیە بوون یا ئەوانەی تابعی عیزی کوڕی عەبدولسەلام بوون یا ئەوانەی کە تابعی سۆفیەکان بوون هەموویان لە شەڕی عین جالوتە پێکەوە ئیشتراکیان کرد و دژی مەغۆل وەستان و ئەی چۆن ئەوانە توانیان سەر کرد.